بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە گفتوگۆیەکی تایبەتدا لە خزمەتتا داین بە میوانداری بەڕێز عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان باز لە دەستپێکردنەوەی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان دەکەین کە لە چەند ڕۆژی داهاتوودا دەست بە دانیشتەکانی دەکاتەوە پەرلەمانی کوردستانەوە قسە و باسیش لەبارەی بڵین یاداشتی 24 پەرلەمانتار بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی و وەزیری دارایی دەکەین کاک عەبدوستار بەخێر سپاس بۆ هەمووتان ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی کوردستان دەست بە خولی پاییزە دەکاتەوە وەکو خۆتان چی ئامادەکاریەکتان کردووە بۆ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموولادا بڕژێ و ئێمەش جارێکی خۆشحاڵین کە بەدیداری ئێوە و بینەران و گوێگرانی پێیان دەگەینەوە لە خوای گەورە داواکەن هەموو لایەک ساغ و سەرفراز بن. ئێمە دیارە لە ڕابردوودا 24 پرۆژەمان پێشکەش کردووە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی دەست بەکاربوونی سەرەتایەم خولەوە بڵێ. بەڵێ ئەم 24 پرۆژەیە تا ئێستا 5یان خوێندنەوەیەکەمی بۆ کراوە لە پەرلەمانی کوردستان و 4یشیان پەسەند کراوە بەڵام هێندێکم و کوڕی هەبووە گەڕاوەتەوە بۆ فراکسیۆن کە چاک بکرێ و چاکمان کردو و ڕەوانەی سەرۆکاتی پەرلەمانمان کردوێتەوە. ئەوەی تریش تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە. باشە بەسی چەند کراون بە یاساوەکو یاسا هەموو قۆناغەکانیان بڕی بێت و لەو 24 پێشنیازە یاسایی کێوە پێشکەشتان کردووە؟ نەخێر، بەڵام خوێندنەوەی یەکەم خۆی سەرەتایە بۆ پەسەندکردن، خوێندنەوەی دووەم بۆ گفتوگۆکردن و هەموارکردنەوەی ئەو پێشنیازە یاسایە و زیادکردن کەمکردن لە نێو هۆڵی پەرلەمان و دیارە ئەو خوێندنەوەی دووەم یانی خوێندنەوەیکی هەستیارەوە گرینگە چونکە ئەوەی کە پێشتر تەنها پرۆژە بۆ پێشکەش کراوە دەدرێت بە لیژنە تایبەتمەندەکان لە بوارە جیاجیەکاندا و دواتر لە هۆڵی پەرلەمان مناقەشەی دەکرێت و لە خوێندنەوەی سێم دەنجی پێدەدرێت. باشە ئەمە پێویستن بە ژیانی خەڵک ئەو چوار پێشنیازە یاسایی کە خۆتان پێشکەشتان کردووە؟ بەڵێ ئەمن ئەگەر دەرفەت بێ ئەوە تۆزێکی باز دەکەم. ئەم 24 پرۆژە یاسایەتەوەن چەند بوارێ دەگرێتەوە. بواری ئەو بارانەی کە بەگرنگی دەزان باسی بکەم بواری سیاسی حکومڕانی کە ئێمە چەند پرۆژەیەکمان هەبوون من پێشنیازی یاسای سەرۆکایەتی هەرێمکاتی خۆ پێشکەشمان کرد و پێشنیازی یاسایی بە دامەزاوەیکردنی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان، بواری کشتتوکاڵ و بەرهێنان و ژینگە ئێمە بیمێ کشتتوکالمان پێشکەش کردووە کە خوێندنەوەیەکەمی بۆ کراوە و لە لیژنەی کشتتوکاڵش کە ئەمە لیژنەی تایبەتمەندین حواڵەی لا ئێمەش کراوە ئێمە لەوێش تێبین سەرنجەکانی خۆمانمان. چی تێدایە و بیمەی کشتتوکاڵی؟ ئەم بیمە کشتتوکاڵی بەڕای من گرنگترین و گەورەترین دەستکەوتە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. تا ئێستا جوتیار یا بەرهێنی کشتتوکاڵی ئەگەر کشتتوکاڵەکەی و بەرهەمەکەی تووشی هەر کارە ساتێکی سروشتی بوو بێ کە لە دەست خۆیدا نەبوو بێ هیچ زۆرە قەرەبوویەک نێگرتوتەوە، هیچ قەرەبوو نەکراوەتەوە. بە پێم پرۆژێکی ئێمە ئامادەمان کرد وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لێرەدا کە خوێندنەوەیەکەمیشی بۆ کراوە ئێمە لە لیژنەی کشتتوکاڵ و تێبینەکانی خۆشمان زیاد کردو لەسەرم پرۆژەیە. بە پێم پرۆژەیە جوتیار و بەرهێنی کشتتوکاڵی ئەگەر بەرهەمەکەی کشتتوکاڵەکەی تووشی هەر کارە ساتی لەم کارە ساتانە بێتەوە کە لە دەست خۆی نەبێ ئەوە قەرەبوو دەکرێتەوە بە ڕێژەیە کە دیاریمان کردو لەوێ نزیکەی هەتا 1975 بەرهەمەکەی قەرەبوو دەکرێتەوە. لە بواری کشتتوکاڵ و بەرهێنان و ژینگە تەبان هەمواری یاسای بەرهێنانی ژمارە 4 2006 کێمە هەموارەکەمان ئامادە کردووە پێشکەشمان کردووە و بواری سێم پاراستنی ڕەوشتی گشتی و سیستەمی گشتی کۆمەلگا بۆ نمونە پرۆژە یاساکمان پێشکەش کردووە کە بەرەنگاربوونەوەی دیاردەی لەشفرۆشی یا لەشفرۆشی لە هەرێمی کوردستان. پرۆژەیەکمان هەموارکردنەوەی یاسای مادە هۆشبەرەکان بووە. پرۆژەیەکمان پشتیوانی دارایی و کۆمەڵایەتی بۆ ئافرەتانی تەمەندار لە هەرێمی کوردستان.
ئەمە بڵێن لە خوێندنەوەیەکەمی بۆ کراوەوە ئەمەیان نەخێر تا ئێستا چکەوە پێیوەستە بەوەی کرا 2014ەوە ئەوانەی کە ئەفرەتی بێسەرپەرشت منداڵی بێباو موچەکان زۆر کەم و ڕاگیراوە هەر لە 2014ەوە بیمەی کۆمەڵایەتی بۆ منداڵی بێباوک ئەمە لە بواری وەکو باسم کرد ڕەوشتی گشتی و سیستەمی گشتی کۆمەڵگا لە بواری دامەزراوەکان یا بە دامەزراوەیکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان یەکەمیان سندوقی خانەنشینی پرۆژه یاساکمان پێشکەش کردووە دومیان دەستگای کۆنتترۆلی زۆری هەیە ڕاستە لە وەزارەتەکان لە هێندی لە وەزارەتەکان بەڵام زۆر بێسەروبەرە یعنی تەمەشا دەکەی لە دەواازەیەک ئەم دەستگای کۆنتترۆلی زۆری واتە ئەو بەروبووم و ئەو بابەتانێک کە دەهێنرا هەرێمی کوردستان ئەم دەستگا لێ بەرپرسیارەکە کۆنتترۆلی بکە لە کوالیتی باشەکەی بەڵێ ئایا ئەمە پسندە گونجاوە بۆ خواردن بێت بۆ بەکارهێنانێکی کە بێ ئایا گونجاوە ئەمە بێت ناو هەرێمی کوردستان یاندا ئەمە ینی لە دەواازەی سنووری هەیە 4-5 کۆنتترۆلی زۆری هەیە و هیچیان بەرپرسیار نییە ئێمە پرۆژێکمان پێشکەش کردووە کە ئەم کۆنتترۆلی زۆریە کە هەیە بە شێوەیەکی گشتی لە دەستگای کۆ بکرێتەوە بوارێکی کە هەر لەم بە دامەزراوەیکردنە ئەژماری بانقی بۆ موسەخۆرانی هەرێمی کوردستان و جێرانی پاشەکەوتەکانیشان بە پێی ئەم ئەژماری بانقیە یعنی حساب بانقی کە ئەمە کاتی خۆی لە ئەو یاسای چاکسازیدا زۆر بەڕاستی مناقەشەمان کرد کە پێویست بوو لەوێ جێ بکرێتەوە ئەمە بە دروستکردنی حسابێکی بانقی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان وە لەوێدا ئاماژە پێ بکرێت کە حکوومەت بە ڕێژەش بێ وردە ئەو پاشەکەوتی موچیان بۆ بژێڕێتەوە بەڵام دیارە ئەمە پسند نەکرا پێنجەم بواری قوتابیان پێدانی دەرماڵەی مانگانەی مانگانە بە زانکۆکان و پەیمانگەکان قوتابی زانکۆ و پەیمانگەکان پێدانی قەرزی خوێندنی ئاهلی بۆ بەکالارویەس تەنها بۆ ئەو پرۆژەیەش کە بەرای ئێمە زۆر گرنگە ئەویش ئەوەیە بڕیاری پاراستنی مامۆستایان و ڕێبەرە پەروەردەیەکان کە زۆر جار مامۆستا شکێنراوە شەقی لێدراوە و لە کۆمەلگا ئیهانەی پێکراوە جاچ لەلایەن دام دەستگاکانی وەکو ئاسایش و پۆلیس چی لایەن زاروێ خەڵک بەڕاستی ئەمە یاسایە کە کاتی پێ ئەم یاسایە زۆرێکە لە حەسانە بۆ مامۆستایان و ڕێبەرە پەروەردەیەکان بواری ژیان و گوزەرانی چین و توێژەکان تەبان ئێمە هەمواری یاسای ڕاژە و خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆمان پێشکەش کردووە و هەمواری ژمارە 22/2011 یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکانمان پێشکەش کردووە بەسمێ بوارەکان بەڕاستی کۆمەڵێک بواری گرنج لە خۆگرت و ئەم 24 پرۆژەیە بۆیە ئێمە لە دەستپێکردنی خولی پاییزەدا وەکو فراکسیۆن بڕیارمان دەکەم هیچ پرۆژێکی پێشکەش نەکەین ینی کە لە مانگینەوە دەست پێ دەکاتەوە هیچ پرۆژێک بۆ پێشکەش ناکەن لەبەرەوەی بەڕاستی ئێمە ئەم 24 پرۆژە تەنها جارێ 5 خوێندنەوەیەکەین بۆ کراوە ئێمە دەبێت زەخەتکەینەوە ئەم پرۆژانێکی ئێستا وەکو باسم کرد ئەم بوارە گرنگ و هەسیاران دەگرنەوە ئەگەر پەرلەمان بتوانین ئەم پرۆژانەمان بۆ پەسەند بکە ئێمە دەستکەوتێکی زۆر گەورەی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان باشە بەس بۆچی پەرلەمان کەمترین یاساشی دەرکردووە لەم خۆ لە ئێستا ماگی 11 دەبێت بە 2 ساڵ تەمەنی پەرلەمان ئێمە دەبینین ینی یاسایەکی گرنگی پەسەند نەکردووە کە زۆر وابەستە بێ بە ژیانی خەڵک و چاکسازی و وەڵامە دەگەڕێتەوە بۆ لاوازی سەرۆکایەتی پەرلەمان و ئەم پەرلەمانە نەیتوانیوە ئەرکە سەرۆکیەکانی خۆی جێبەجێ بکە وە زیاتر بووە بە دەستەمۆ و دەستکەلای دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە ینی تەماشا دەکەی لە هەرێمی کوردستان 3-4 دامەزراوی فەرمانی هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دامەزراوەی دادوەری و پەرلەمانی کوردستان تەماشا دەکەی ئەو دوی دیکە بە تایبەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم تا ڕادەیەکی زۆر دەستکراون و سربەخۆن و ئازادن لە بڕیاردان و ئازاشن لە هێندەی حاڵەتدا بەڵام تەماشا دەکەی پەرلەمانی کوردستان هەست دەکرێت بۆ بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن ینی ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردن نەیویست بێت تا ئێستا بەڕاستی لە پەرلەمانی کوردستان تێنەپەڕێنراوە کە بە شێوەیەکی بەرچا و زەق ئەمە هەستی پێ دەکرێت بە تایبەتی لە دەستکردنی یاساکە بەس وەکو خۆتانیت بەشداریەکتان وەکو فراکسیۆنەکانی دەرەوەی دەسەڵات خۆشتان بەشدارم لەو لاوازکردنە یاخود ئەرکی خۆتان وەکو پەرلەمانتار هەموو ئەرکەکانتان بەجێگەیاندووە دە من کاک حەشیم ئەو فەرمو 24 پرۆژە یاسا
باش کە تۆزە کورتیشم کردەوە ینی هەموو باز نەکرد باش ینی لە هەر بارێکدا پرۆژێک دو پرۆژەم باز کرد دەی فەرموو هەموو لە قازانجی خەڵکو و چین و توێژەکانی کۆمەلگایە پەرلەمان بەچی خۆی ینی خسوتە بندستی دەسەڵاتی جێبەجێکردن بەوەی کە هەڵسان تەبان سەبارەت بۆ پرۆژە یاسانی کە پێشکەش دەکران حکومەت داوای کرد کە بە تایبەتی ئەوەی کە ڕەهەندی دارایی هەیە پێویستە لەلایەنی حکومەت هەرێمی کوردستانەوە پەسەند بکرێ بەمە پەرلەمانی کوردستان دەستی خۆی بەست یعنی ئێستا ئەگەر هەر پرۆژێش پێشکەش بکەی کە ئەگەر ڕەهەندی دارایی هەبێ تێچووی دارایی هەبێ حکومەت هەرێمی کوردستان دەبێ بیبینێ موافقە بکە ئینجا پەرلەمان بخاتە بەرنامەکاریەوە باشە من دەپرسم ینی چ پرۆژە یاسایەکی پارەی تێ نەچێ هیچ پرۆژەیەک نی مەگەر چۆن پارە هەر تێ دەچێ کەواتە چی بۆ پەرلەمانی کوردستان مایەوە بەستم بەڕاستی پەرلەمان دامەزراوێکی گرنگە و ینی پەرلەمان لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک پەرلەمانێکی کارە نەبێ حکومەتێکی زۆر سەقەت و خوارخێسی دەبێ کار بە یاسا ناکە دیکتاتۆر دەردەچێ مافی خەڵک پێشێل دەکە گوێ بە یاسا و ڕێنمایی و ئەو ئەنزیمانە نادا کە خۆشی دەری کردووە بەڕاستی بەڵام پەرلەمانە دەبێتەوەی کە چاودێرە بە سەردەسەڵاتی جێبەجێکردنەوە و هێڵی سووری بۆ دیاری دەکا و کاتێک کە لە یاسا و لە ڕێنمایەکان دەردەچێ و محاسبە دەکە و لێ دەپرسێتەوە بەڵام پەرلەمانێک کە خۆی ئاوا لێ بکە بەڕاستی ئەمە خەتای سەرۆکاتی پەرلەمان باش بەزم حکومەت ئێمە زۆر جاری وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگە فراکسیۆنەکانی کەش قسەمان کردووە و لە کۆبوونەوەش لە کۆبوونەوەی پەرلەمان یا لە کۆبوونەوەی سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان زۆر بەدەسۆزانە و بە زۆر بە ڕاشکاوانش پێمان گوتون کە کاکە ئەگەر باسی جێڕانەوەی شکۆ دەکەن بۆ ئەم پەرلەمانە ئەوە پەیوەندی بەڕاستی بەم سەرۆکاتی پەرلەمانەوە هەیە ئێوە خۆتان تونکەنەوە و خۆتان ڕێکخەنەوە و ئەو مؤسسەیە وا لێ بکەن کە سەربەخۆ بێ و ئازاد بێ و ئازاش بێ لە بڕیار و لە پەسەندکردنی پرۆژە یاساکان دەگەر پەرلەمان لاواز بێ حکومەتێکی سەقەت تاگڕەو ئێستا حکومەتێکی سەقەتە تاگڕەویشەوەی کابینەی شەشم بەڵێ بێگومان ینی ئەگەر حکومەتێکی تاکڕەو نەبێ گوێ دەبێ بە یاساکاندا هەر بۆ نمونە بەچی یاسایەک حکومەت هەرێمی کوردستان ئەمە دوو جارە کە بە 50 شەو بە 55 شەو ئینجا موچەیەشی داوە بەڵام 120 لە دەبڕێ بەبێ گوێدانە پەرلەمان و دامەزراوەی یاسادانن تەشریعی یعنی بەچی یاسایەک خۆی لە هەموو دنیا لە ڕەنگی بابەتە بدوای بێنی سەر لە هەموو دنیا کاتێک ینی کە حکومەتێکی بە حسابی ئەم خەڵکەکە دێڕە دیموکراسی هەبێ باشە پرۆژە یاسای بودجێ هەیە پرۆژەی بودجێ هەیە دەنێری بۆ پەرلەمانەکەی خۆی بۆ شەفافیەتەوە بۆ شەفافیەت دەبێت داهاتی چەندە و دەیەوێت چۆن ئەم داهاتە خەرج بکە لەوێدا ئەگەر تەمەند بەس باسی موچێ ینی ئەم بابەتە تەفسیلترە لەوێدا حکومەتی باسی حکومەتی هەرێمی کوردستان بکەم دەوێت لەوێدا ئاماژە بۆ بکە بڵێ کاکە بودجێ من کورتی هەڵێناوە ئێمە پێویستە کە 121 ببڕین فەرمو ئێمە لەم سێکتەرانە بەم شێوەی دەیبڕین ئەم پەرلەمان دەبێت پەسەندی کە ئایا پەسەندەکە کە ئەم 121 ببڕیانە چونکە کاتی قسەی هەیە مەلکاکە توکە باسی داهات دەکەی دەڵی داهات ئەوەندەیە ئێمە قەناعەتمان نییە کە داهات ئەوەندە بێ ئەدیکوا داهاتی ئەم شوێنانە بۆ نمونە بۆیە بەڕاستی نایاساییە ینی تاکڕەوی چێ تاکڕەوی بەعرز بکەم تاکڕەوی بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێ داڕێژەری و پەسەندکەری سیاسەتی یا هێڵی گشتی سیاست هەرێمی کوردستان بێ پەرلەمان بەڵێ نووسراوە مەرجعی سیاسی هەرێمی کوردستانە دەپرسمە من باشە مەرجعبوونی سیاسی پەرلەمانی کوردستان لەکوێیە کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان سێگەر پێنجگەر دەگەڕی کۆبوونەوە لەگەڵ حکومەتی ناوەندەکە پەرلەمانی کوردستان ئاگای لێ نییە و کاتێکیش کە ئۆپۆزیسیۆن و هەندێک لایەنی دیکەش زۆر فشارمان دروست کرد کە دەبێت حکومەت بێ بزانین داخۆ چی دەکات لەگەڵ حکومەتی عراقی و بە شوێ گەیشتووە وەفدێکیان هات پەخشی ڕاستەخۆیان ڕاگرت کردانی کۆبوونێکی زۆر نهێنی و تایبەت ئێمە گوتمان لەوانەیە هێندێشت گوزەراوە لە مابینی وەفدی حکومەت و وەفدی حکومەتی بەغدا کە زۆر تایبەت بێ ئەوەی کە ئەوان بۆ ئێمەیان ژێڕایەوە
ینی 20 ڕۆژ پێشی بۆ ڕاگەیاندنەکان باسییان کردبوو وتمە کاکەنی بۆچی پەخشتان ڕاگرت و گلۆپتان کوژاندەوە بۆچی ینی باشە بەس لە پێیوە سەر بە تاکراوی لەگەڵ خۆپیشاندانەکان سێمە دەبین لە چەند ناوچەی خۆپیشاندان هەیە باسیەوە ناکەین کەڵیان کوتاوە سەر مڵکی گشتی بەڵام خۆپیشاندەر هەیە ناڵی کوتاوەتە سەر مڵکی گشتی دەستگیر کراوە ئەشکەنجە درراوە ئەمە شەر بەرتەسکردنەوەی ئازادی و تاگەڕەویە و خۆپیشاندانیشەوە چۆن لە خۆپیشاندانەکانی ئەم دوێ دەڕوان وڵامە خۆپیشاندن بە مافێکی ئاسایی و یاسایی خەڵکی دەزانین بۆ داواکردنی مافەکانی خۆیان و بە تایبەتیش سەبارەت بە موچە و ژیان گوزرانی خەڵک هەڵبەت من پێم خۆش بۆ خۆپیشاندانەکان بەڕاستی تۆزێک ینی بابەتەکان فراوانتر بن چکە من پێم وایە بەشێکی زۆری ئەم بڕیارە سەقەتانەی کە دەدرێن پەیوەندی بە شێوازی حکمڕانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە چۆن داواکاریەکان فراوانتر بن بەڕای من ئەم شێوازی حکمڕانی کە هەرێمی کوردستان هەیە خەڵداوی بکە بگۆڕێ ینی نەک تەنها ئەوە کە موسە سەدا بیستوی لێ بردراوە یا مەسەلەن بە 50 ڕۆژ 55 ڕۆژ موچەیەک درراوە بە هەر حاڵ بابەتێشکە ئەو نەگۆڕێت پێم وایە بەڕاستی ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە زۆر باشی بە خەڵک نییە و خەمی خەڵکی نییە خەڵک بمرێ لە برسان خەڵک کوڕوزێتەوە بێتە سەرزادە بپارڕێتەوە خەمی نییە باشی نییە بێمنەتە بۆیە دەبێت ئەم عەقڵێتە یا بگۆڕێ یا ئەو کەسانی بەڕاستی ئەم شێوازی حکمڕانیکردن ئەمانە بگۆڕێ بۆیە پێم وایە دەبوو ینی لەو ڕۆ بەڕاستی فراوانتر بێ ئێمەش زدان و ئازادانی ئێمە وەکو فراکسیۆن تەبەن هەمیشە هەڵوێستمان بووە سەبارەت بە ئەشکەنجەدان و یا زیندانیکردنی خۆپیشان دەربێ مەسەن یا پەرلەمانتار بێ کە هەیە مەسەن سوکایەتی پێکراوە لی دراوە ئێمە هەمیشە بەڕاستی دژی ئەو شتانە بووین و پێمان وایە کە ئەوەکو باسم کرد ئەمە ینی بریتە لەوەی کاتێک کە پەرلەمان شل دەبێت بە دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەت ئاوا لە سنوور دەردەچێ و دەبێت بە دیکتاتۆر و تاکڕە و لە وڵاتدەینستە لێ پرسیینەوە لە حکوومەت بەس ئەوەی کە زۆر دەسەڵاتداران دەڵێن خۆپیشاندنەکان دەستی دەرەکیان لە پشتە تێک دەرن خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ وڵی من نازم ئەم دەسەڵاتە زۆر سەیرە خەڵک دێتە سەرزادە هەر پێی ناخۆش و پێقەڵسە و کۆمەڵێک تۆمەتی بۆ دروست دەکات خەڵک داواکاری لە ڕێگا ئاسایی و یاسایەکان و پێشکەش دەکات وەڵامی نادرێتەوە باش پەرلەمان یا هێندێ فراکسیۆن یا ئۆپۆزیسیۆن داواکاری هەیە مەسەن داواکاری پێشکەش دەکات بۆ لێپرسینەوە و محاسبەکردنی حکوومەت پێی قەرز دەبێت دنیا لێوە تەنگ دێ ئەمە نازانم بەڕاستی ئەم دەسەڵاتە باشە بەچی تێک ناسێ لە چی ناترسێ لە گرتبوونەوە دەترسێ لە خۆپیشاندان دەترسێ لە داواکاری دەترسێ لەو ڕێکارە یاسایی و پەیڕەویانەی کە ئۆپۆزیسیۆن یا کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵە فراکسیۆن دەگرنە بەر بۆ محاسبەکردن و ئێسک لێتونکردنی حکوومەت دەترسێ ینی لە چی ناترسێ لەبەرەوەی پەرێزیان لەبەرەوەی کاکە وەکو گوتراوە ئەلمودنی بوو خائیفون کابرای خەتابار و تاوانبار هەمیشە دەترسێ دەزانێت ستەمی کردووە دەزانێت مافی خەڵکی خواردو دەزانێت شەفاف نییە دەزانێت غەدری کردووە دەترسێ لەوەی کە خەڵک ئەو حەقانی لێ وەربگرێتەوە فەرموو ینی با ڕاست بێ و با ڕێک بێ و با عەدل بێ بە ئاسوودەیی دەخەوێ و بە تاقی تەنێت بە سزای دەدارەوە بەڵێ پاک بۆ بەڕێی شێری داوڕۆ ئێوە نییە بەڵێ باشە سەبارەت بە و 24 پەرلەمانتارە کە بەڕێستان سەرکردایەتی ئەو بەرەیە دوورەکەن کە ئێستا بڵێن 24 واژۆتان کۆ کردوێتەوە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی بڵێ بەکوێ گەیشتووە وەرەتوانن لە پەرلەمان لێپرسیمان لێ بکەن لەسەر لێبڕینی موچە خودم هەنگاوە بۆ چییە بڵێن بەڵێ وڵای کا حەشیم جارێ ئێمە بڵێن ناڵێن سەرکردایەتیمان کردووە باش ئەوە ئێمە 6 فراکسیۆنی جیاواز بووین ینی پەرلەمانتارن 6 فراکسیۆنی جیاواز بە ئۆپۆزیسیۆن بەوانش کە دەسەڵات باش بەس خۆت پێڵ نەساوی جەنابەت هەمومانە باش وا جوانترە بەڕاستی چکە بە پاڵپشتی هەمووان بوو بە پشگیری هەمووان بووە باش لەوانێ ئەمن پێشنیارم کردوێ و پێشنیارەکەمان گەڵاڵە کردوێ ئێمە تەمان ئەمە ئەوەی کە ئێستا ڕووی داوە ئەوە ئەنجامە لە ئەنجامی چی یا هۆکارەکانی گەیشتن بەم ئەنجامە چییە ئێمە کە حەشیم باڕای گشتی بیزانێت لە 27/5/2020 ژمارەی یاسایی پەرلەمانتارانی بەتایبەتی ئۆپۆزیسیۆن
بە پێی مادەی 66 داوامان کرد کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگەری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و وەزیری دارایی بێنە هۆڵی پەرلەمان ڕوونکردنەوەمان بۆ بدەن بە تایبەت سەرۆکی حکوومەت کە حکوومەت هەرێمی کوردستان بۆچی 27 میلیارد قەرزدارە کار تاچیش ئەم کۆمەلگایە قەرزی دەکەوێتە سەر ئەخی کاتێک حکوومەت لە هەر وڵاتێک قەرز دەبێ بازەکەی خەڵک دەیدا هاوڵاتی دەیدا. دوو لە 28 شەشی 2020 تقریبا مانگێک دواتر ئێمە دیسانەکە ینی ژمارەی یاسایی پەرلەمانتاران بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوامان کرد کە کاکە حکوومەت هەرێمی کوردستان 120 بە سب بنەمایەکی یاسایی بڕیوە لە موسە خۆرانی هەرێمی کوردستان داوا دەکەین کە بێن ڕوونکردنەوەمان بۆ بدەن بەڵام هەر نهاتن و ژیان نەدایە. لە 26 حوتی 2020 کە 29 مانگ کۆبنەوەی پەرلەمان بوو بە پێی مادەی 66 و 48 پەرەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆن بۆی هەیە داواکە بە پەلە ینی بابەتێک بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە. داوام کرد کە کاکە ئەمە داوا دەکەم بۆ ئەم کۆبنەوەیە وەکو پێشتر داوامان کردو ینی 2000 زەخت دەکەمەوە لەو دوو یاداشەی کە لە 27 پێنج و لە 28 6 پێشکەشمان کردووە کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بێن ڕوونکردنەوە بۆ پەرلەمانی کوردستان ڕایگەشتی بدەن بەڵام هەرجیان نەدایە. باش ئێمە ناسا لە ئەنجام دەوەکو بەم ئەنجامە گەیشتی کە قۆناغیش کە دەچینە قۆناغێکیکە کە بە پێی مادەی 68 و 69 پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی کە 23 کەسە بۆی هەیە مافی هەیە کە پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەسەمە بە جێگریشە تێدایە و وەزیر کەمتر تاوان پێویستی بە دە کەسەیە بەس بۆ سەرۆکی حکوومەت پێویستی بە 23 کەسەیە. ئێمە ژمارەی یاسایی پەرلەمانتاران کە 24 پەرلەمانتار بوو واژومان کردو کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی بێنە هۆری پەرلەمان بۆ پرساندن جیاوازی چێ لەگەڵ بانکێش و لەگەڵ ڕابردوو بانکێشت ئەوەیە کە ئەو سەرۆکی حکوومەت یا وەزیرێک لە کابینەکەی حکوومەت دێن ڕوونکردنەوە دەربارەی بابەتێکە لە ئارادا دێن دەیدەن بانکێش کراون داوت کراون تەوزیحاتی خۆیان دەدەن و پەرلەمانتارانیش پرسیار ناکەن داوای ڕوونکردنەوە دەکەن بەڵام لە بەپێی ئەم ژمارە یاسایەکی مادەی 69 بۆی هەیە کە ئەتوو سەرۆکی حکوومەت بانکەی بۆ پرساندن واتە لێی دەپرسیشەوە کە کاکە ئەمە وایە بۆ وایە ئەمە ئینجا دوای ئەمە ئەگەر وەڵامی سەرۆکی حکوومەت ینی قەنەعەت پێکەر نەبوون بۆ پەرلەمانتاران طبعاً سەرەتا بەپێی پێڕە و ئێمە بەڵێن بوون ئەوەی کە لە سەروی قایمەکە واژووی کردووە 15 دقیقە قسە دەکات سەبارەت بۆ بابەتێکە پرساندنی ئارەسە سەرۆکی حکوومەت کردووە و سەرۆکی حکوومەت 15 دقیقە ڕوونکردنەوە دەدا. دوای ئەمە هەر یەکێک تەبەن 2 دقیقە بۆی هەیە پرسیار بکە مەسەڵەن لە سەرۆکی حکوومەت لە ستافەکەی پاش ئەمە ئەگەر بەڕاستی وەڵامەکانیان جێگەی بڕوا و قەناعەتی پەرلەمانتاران نەبوون بە تایبەتی ئەوانەی کە بانکێشیان کردو بۆ لێ پرسینەوە یا بۆ پرساندن بەیان هەیە بڵێن ئێمە متمانە لێ وەردەگرینەوە هەر لە هۆڵی پەرلەمان بەس یعنی دەست بەرز پێتان وایە ئەوان دێن ئەمە نەکو بگاتەوە قۆناغا ئەمەی کە بەڕاستی ئەوەی کە ئێستا زۆر پێی سەغڵت بوون ئەمەیە کە دەزانن ینی ئەنجامەکە بەمە دەگا ئینجا ئەم پرۆسەیە باشە ئەگەر تەمەنەوە دەربارەی چی بوو ئێمە دەربارەی بەڕاستی قوتی خەڵکە دەربارەی موسەی خەڵکە لە 121 بەڵێ بڕی 121 کە دیسانەکە ئێمە پێمانە هیچ بنمایشی یاسایی نییە بۆی بەڕاستی ئەوان پێقەڵسن ینی زۆر پێ ناڕحەتن کە لە مێژووی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 کە دەکات 28 ساڵ تەمەن تا ئێستا هیچ خولێکی پەرلەمان پرساندی نەکرد لە بەرپرسێکی حکوومەتە ڕۆژ لە ڕۆژان بەڕاستی ینی بەرپرسێکی حکوومەت نەپرسراوەتەوە لێ پرسیۆنێک نەکرەوە کە کاکە بۆ وات کردو ئەمە بۆ ناکەی ناژ بەڕاستی معقول نیانی ئەگەر پەرلەمانێکی کارا هەبێ بۆ بە حەقیقەت کار حەشیم ئەمن لەو هەڵوێستەدا زۆر دڵخۆشم ینی کە پەرلەمانی کوردستان ئەگەر بەم ئاراستەیە بڕوە پێی لەسەر بەڕاستی هەنگاوێکی دروست داناوە بۆ لێپرسینەوە وەجێبەجێکردنی ئەرچی خۆی سەرۆکی حکوومەت و جێگرەکە ئەگەر نهاتن بۆ پەرلەمان ئەگەر نەشاتن بۆ زانیاری هەموو لایەک ئەم پرۆسەیە بە مەرجێک سەرۆکاتی پەرلەمان بیخاتە بەرنامەی کارەوە کە من هیوادارم سەرۆکاتی پەرلەمان لەمەدا بێ هەڵوێست نەبێ
کەشکۆشی بەمانە دەگەڕێتەوە بەم شتانە دەگەڕێتەوە ئەگەر بیخاتە بەرنامەی کارەوە ئەم پرۆسێ بەبێ ئامادەبوونی ئەوانش بەڕێوە دەچێت باش واتە ئێمە دەرەنکا کە پرسارمان کردو بەڵام هیچ کەسێک لە بەرپرسانی حکوومەتەوەی کە داوامان کردووە لێرە ئامادەنیە بۆ ئێمە دەچینە سەر هەنگاوی دیکە کە وەرگرتنەوەی متمانەی لەم کابینەیە باشە بەس بەرەزووت پێی سەخڵەت بوون بەس ئێستا هەوڵ هەیە بۆ فشار خستنە سەر ئەو پەرلەمانتارانەی کە لە حکوومەتن و واژۆیان کرد بڵێن حیزبەکانیان لە حکوومەتە ناتوانن ئێوە ڕابەگرن ینی هەوڵەکانیان سەرکەوتونە بوو یا خوشکستیانێنەوە ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگە ئێمە ئەرشی خۆمان مانجی بەجێ کردووە و ئەرشی یاسایی پێڕۆی مانجی بەجێ کردووە و ئێمە ئەو شش بڵێن فراکسیۆنی پەرلەمانتارانی ئەم هەندێک لە پەرلەمانتارانی ئەم شش فراکسیۆنە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی ئازادی وە سەربەخۆکان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەم بەڕاستی ئەمانە من بەڕاستی کە ینی دڵخۆشم بۆی کە ئەمانە بەم کارە هەستان و ئەم هەڵوێستیان واندۆ تەبان و ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ کردووە بەڕاستی ینی بەداخەوە ینی خەڵچێک زۆر خۆ پێ معارەزەیە زۆر خۆی پێ ئۆپۆزیسیۆنە و بانگەشەی زۆر گەورە دەکات لە میدیاکان و لە ڕاگەیاندنەکان بەڵام بەداخ واژووی نەکرد باش بەزێ و پێتان وتون بە دیاریکراوی بەم فراکسیۆنە بەنەوەی نوێشەوە ئێمە کردون یاخود بەبێ ئاگاداریەوان دەکردوەوە بەڵێ بە شێوەیەکی فەرمی کاد و تۆشکە شوێرکەوە زەودەت قسەی لەگەڵ کردوون بە فەرمی وتانە واژووی ناکەین و نەکرد ئەوە ئەمن بە ناڕاستە خۆ یەکێک لە برادرانی فراکسیۆنی زەردیش بۆ شتێککە پەیوەندیمان بەیەکەوە بوو وتمە پێم خۆش ئێوەش بین واژووی بکەنە شتەمان هەیە لەگەڵەوانیش کردن بەڵێ ئەنی بەڕاستی بابەتێکیکە بوو بەڵام گوتمم پێم خۆش ینی ئێوە تێدا بن کاکە خۆ ئەنی وەزیفەی پەرلەمانتارە ئەوە ئەرچی پەرلەمانتارە لە هۆڵی پەرلەمان بە هەر حاڵ ئێمە یەکەم ئێمە ئەرکێکی یاسایی و شەرعی خۆمانمان جێبەجێ کردو یەک دوو بەڕاستی من ینی ئەو کاتش باسم کرد زۆر ئەو لایەنەیە کە واژۆیان نەکردووە بڵێن کەڵکینیە بۆیە واژۆمان نەکردووە یاخود شتێکی تر هەیە باشە من دەپرسم ئەرچی پەرلەمانتار چییە؟ باش ئەرچی پەرلەمانتار ئەوەیە کە یەکەم هەوڵ بدە کە یاسایەک دەربکە پرۆژە یاسای پێشکەش بکە کە لە قازانجی خەڵک بێ یا ینی وڵاتی پێ ڕێک بخرێ دامەزاوەکانی پێ بە دامەزاوایی بکرێ یاسای پێ سەرۆر بکرێ حکومەتی پێ محاسەبە بکرێ ئەمە یەک ئێمە لەخوا بەزابێت لەمڕۆ هەوڵی خۆمانمان داوە دوو بە دوواداچوون و چاودێریکردن دەسەڵاتی جێبەجێکردنە ئێمە سوپاس بخە لەم ڕۆژە بەڕاستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانی لیژنە جیاجیەکان بە پێی توانامان ئێمە بە دوواداچوونمان کرد و بەڕاستی هێندێک زار نەک چاودێری ینی لێپرسینەوەش کراوە لە هێندێک دام دەستگە دوای ڕەنگە پێویست بێ باسی کەم سێ وەکو باسم کرد ئەوەیە کە مەرجەعبوونی سیاسی و پەرلەمانی بە شێوەیەکی گشتی ئایا لە مەسەلەی چاودێریکردن کە زۆرش دەگرێتەوە تەبان ئەوە ئەمە ڕێکارەکانێتی چاودێریکردن و محاسەبەکردنی حکومەت هەم لە بانکێشکردن لە پرساندن لە لێوەگرتنەوەی متمانە لە سەردانیکردن و بە دوواداچوون بۆ ئەو بڕیار و ئەو یاسانێک کە هەیە حکومەت ئایا چەند جێبەجێ کردووە چەند جێبەجێ ناکە باشە ئەگەر پەرلەمانتار ئەمان نەکا ئیشی چێ ینی ئەم کەسە بۆ پەرلەمانتارە باشە پەرلەمانتارە من ینی ئێمەش و غەیری ئێمەش تۆ ناو خۆپیشاندانەکان زانیان پێگوتون و حەقیشیان بووە تەنە کاکە ئێمە خەڵکی ڕۆشنبیر ئاوایە کاکە ئێوەمان هەر نەبژادە بێن لێرە وەکو تاکێک لێرە دابنیشن و وەکو ئێمە هوتاف بڵێنەوە یا مەسەلەن بێن مایک بەدەستەوە بگرن و بۆ ڕاگەیانەکان بۆ ڕایگشتی بە پاڵەوان دەرچن خۆتان بکەن بە پاڵەوان پاڵەوانێتی و بەڕاستی ئەرچی ئێوە مەردایەتی ئێوە لە هۆڵی پەرلەمان دیفاعمان لێ بکەن کاکە لەوێشمان بۆ بکەن کاکە خەڵک ئیشەکەی خۆی گواستوتەوە پەرلەمانتار من هەست دەکەم بەشێکی هەر نازانی کارەکەی چی ئەرچی چییە بۆیە ئێمە بەڕاستی پێم وایە ئەرچی سەرەکی پەرلەمانتە دەنا ئێمە ئەگەر سبینێکە بڕیاریشماندا بۆ منە بە شێوەیەکی گشتی وەکو حەزب لایەنە سیاسیەکەی وەکو فراکسیۆن
برهمە دە خۆ پیشاندام بکەین دەکەین دەچین ناو خەڵکی بەڵام من پێم وایە بەڕاستی ینی بێزگە لەوەش ینی من وەکو باسم کرد لەگەڵ داوای لاژ بکرێ هەم دەکرێت ناو خۆ پیشاندا دەکرێت ئێمە یەکراویشە من پێ ناڵم کراویش و پەرلەمانتاری ئێمە چوو قسەیانشی دراوە هەیە لی دراوەتە من کاکە هەیە مەسەن نانە هەیە خەڵک خەڵک هەیە مەسەن چووە ینی لە پەرلەمانتارانی دیکە خەڵک بەربارانی کردووە ێ دەکری کاکە من جوان ئەمە باشە پەرلەمانتار ئەوە خۆی بشکێنێ باش ئەمە وە بەڕاستم دەمە لێرەشەوە مامەستا کاک حەچیم مسپاسێکی بەڕاستی بێپایان ینی ئاراستەی تەمەن هەموو لا دەکەم ئەم 6 فراکسیۆنە پەرلەمانتارانی ئەم 6 فراکسیۆنە بەڵام بەڕاستی بە تایبەتی ئەوانەی کە لە دەسات بەشدارن زۆر سپاسیان دەکەم باش بەڵام کێشە بۆ دروست نەکردن ئێستا فشارێکی زۆریان لەسرە وەڵاهی جا خۆی ئەم سپاسیان دەکەم لەسەر بەڕاستی هەڵوێستیان کە ئەمە هەڵوێستی زۆر مەردانە بووە و هەڵوێستێکی زۆر بەرز و گرنگ و گەورەیە و بەڕاستی کەسێکی بێوێ کاری گەورە بکە کاری گەورە بکە دەبێت باچش بدا یعنی پێم وایە کارش گەورەیەوە حقەتەن شتێکی نوێشە ئەوە هاتنەدەر لە کەوری حیزبایەتی و لە چوارچێوی حیزبایەتی و تەعەسوب و تەحەزوب و ئەو شتانە کە کابرا مەسەندێ دەکا کە مادەم ئەم کاری نایاساییە ئەم لەگەڵدام کە لێبستنی بکەن کاکە کاری نایاسایی بۆ دەکەی یخۆ ئیشی پەرلەمانتارە ئەوە و ئیشی پەرلەمانە بۆ لەمڕۆ بەڕاستی جێگە تەقدیرن وەڵاهی ئێمە کێشەمە کەسمان ینی ئیزبار نەکردو کە بێ ئەم یادداشتە واژوو بکە ئێمە داوامان کردو کە کاکە ئەمە هەیە هەموو لاش هەموو فراکسیۆنەکانیش ئەمە بەرامبەر بە یەکتر کراوە ینی خەڵکی کەش یادداشتی نامە ئێمە واژومان کردووە ومێت دەکەم کە ئیشاڵڵا ئەو بەڕێزانش خۆڕاگر بن ئەو فشارانە هەر دەبێ خۆڕاگر بن و وئیشاڵڵا هیچ بازێکیش نادەن و مافێکی یاسایی و ئاسایی خۆیانە و ئەمەش یەک لە بارە خۆمانێک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چی پێویست بێ لەم ڕۆوە ینی ئێمە ئامادەین لە زیاتی هەنج باز بدەین ینی ئامادەین بەڕاستی چی بازێک پێویست بێ ئێمە بێ هەڵوێست نابین چی بازی پێویست بێ ئێمە لەگەڵیان ئامادەین باز بدەین خۆتان فشارتان لەسەر نییە چی وەکو فراکسیۆن وەکو حیزب وڵی یەک لەبارە خۆم ناوەڵا هیچ کەس پێمانە ینی بتوانێت قسە لەگەڵ ئێمە بک بڵێ کاکە ئەمەتان بۆ کردو ئەوە ئەرچی خۆمانە جێبەجێمان کردووە ئۆپۆزیسیۆنیشین ئۆپۆزیسیۆن ئەوە مافێکی سەرەتایی یاسایی و ئاسایی خۆیەتی و با شتێک کرد بڵم کا حەچیم با خەڵکی بزانێ کە کاتێک باسی لێوەرگرتنەوەی متمانە و لابرنی پارێزبەنی دەکەن سەر پەرلەمانتارێکی ئێمە با بزانن ئێمەش کە ئەوەمان ئێستا هێناوەتە گۆڕێ با بزانن کە ناڕحەتە ینی وەکو عەرەب دەڵێن من دەقە دوقە هەر کەسێک ئاوا لە دەرگەی خەڵکی بدا ئاوا لە دەرگەی دەژێتەوە باشە زووکو ئۆپۆزیسیۆن ڕەنگی خەڵک بڵێ ئەگەر لەسەر پرسێکی ئەوە نەتوان هەمووتان ڕێک بن ئەی چۆن دەتوان لە پەرلەمان شتێک بکەن وڵی هەموو خەڵک و هاوڵاتی نەزان کە ڕاست ئۆپۆزیسیۆن زۆر بەسەروبەر نییە باش ومە لە سەرەتا زۆریشم هەوڵدا ینی وەکو فراکسیۆن لەناو پەرلەماندا بەڵێ کەمە ئۆپۆزیسیۆن بابین بەلایانی کە مەسەن بەرەیەکمان هەبێ یا هەمە هەنجێکمان هەبێ بەڵام بەهێز بێ بەڵام بەڕاستی بەدەستمانەوە نەهات ینی نەکرا ئەرێ وڵاتەنە ئێمە ئێستا ئامادەکاریتان هەیە بە هەماهەنگی و ئێمە ئێستاش هەتا ئەم ئاخری بۆ ئەم یادداشتش بەڕاستی فەرموو ینی مفاتەحەی مەسەلەن نەوەی نوێ کراوە کە لەوانەیە مەسەلەن زانیویشمە بەڕاستی هەڵوێستیان ڕەنگە جیاواز بێ بەڵام ئەمە هەڵوێستێکی گشتی بەڕاستی کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە ڕەنگە قسە لەسەرەوە شەبێک ئەگەر پەرلەمانی نەتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات بۆ نەیانە دەرەوە لەو پەرلەمانە سوودی هەیە کەڵکی هەیە بڵین وڵای من پێم وایە دەبێت ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نیشانی بدەین کە پەرلەمان کەلکی هەیە و وای لێ بکەن کەلکدار بێ ینی کەڵکدار بێ باش بە کەڵک بێ بە سوود بێ بۆ خەڵک باش چۆن کاکەشیم ئەم هەڵوێستانەی کە هاتوونتە پێشە لەم ساڵ و یا دو ساڵی ڕابردوو لا تەقریبەن بەنسبەت خۆمان دەڵێن ئایا ئەمە نیشانی خەڵکین داوە کە پەرلەمان مینبەرێکە سەکۆیەکە بۆ بەرگرتن لە خەڵک لە یاساشکێنی لە دەستکردنی ستەمکار لە هاوکاریکردنی فەقیر و هەژار ینی ئایا مینبەرێک سەکۆیەک نییە بۆ ئەمە بۆ بەرگریکردن لەو خەڵکە دەپرسم ئەگەر کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان بێتە دەرێ بایکۆت بکە ئایا ینی مانای ئەوە نییە کە لە پرۆسی سیاسی دەچێتە دەرێ لە پەرلەمانی کوردستان دێ دەرێ خۆ حکومت نێکاکە حکومەت ئەتو بە ئیتفاقێکی سیاسی بەشداری تێدا دەکەی وەکو کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو دوای بڕیاردا لە حکومەت کشایەوە زۆر ئاسایی لە هەموو دنیا ئەمە هەیە بەس لە پەرلەمان دەرچوون نییە کاکە ینی حزبێک کە بڕیاریدا بێ لە پرۆسی سیاسی لە وڵاتەکەی خۆی بەشدار پێ لە هەموو دنیا وایە باکووری کوردستان سەر ڕای هەموو ناڕەحەتیە پارتە کوردیەکان هەر لە پەرلەمان ماوەیە دەستگیر دەکرێت دەکرێت بە منێک حەقت ئەنی ئاراستی
ینی عەرزی هەموو لای بکەم بە تایبەتی کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کە نابێ بەڕاستیم قسەی هەر بکرێ چونکە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بڕیاری داوە لە پرۆسی سیاسی بەشداری نەکا ببێتە حزبێکی داعوی و خێرخوازی ئەو ڕاستە فهمبانی بیکەی بەس ئەو کاتی ئەتووەکو حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان یعنی ئەو مافانی حزبێکی سیاسی هەیەتیەت و نیتە بەشداری پرۆژە و پرۆسەی سیاسی ناکەیت و دەبێ حزبێکی داعوی بانگەواز دەکەی یا دەبێ حزبێکی خێرخوازی بۆیە کەسێک حزبێک کە بڕیاری دابێ حزبێکی سیاسی بێ هیچ مەزانی تەمە بەشداری پرۆسی هەڵبژاردن دەکە لە هەر بژاردنیش دەچێتە پەرلەمانەکەی لە پەرلەمانەکە یان ئەوە تەوکاتەی بەشدار دەبێت لە حکومەتیا بەشدار نابێ ئێمە بڕیارمانداوە بەشدار نەبین بەڵام یعنی لە پرۆسی سیاسی بێدەری ئەم قەزیە زۆر گەورەیە بەڕاستی یعنی ئەسڵ ئەم پێم وادە بە ڕۆشنبیری و هوشیاری خەڵک یعنی نابێ گەیشت بێتە ئەوەی کە بڵێ باشە لە پەرلەمان هاتین دەرس دەکەی پرۆژە چییە بەرنامە چییە من حەزەکەم بزانم یعنی ئەوەی کە دەڵێ کاکە وەرن دەرێن لە پەرلەمان ئەخ کاکە بزانم داخۆن بەپێی بنەماکانی حزبی بوون و بەپێی بنەماکانی کارکردنی حزبی سیاسی و بەشداریکردن لە پرۆسی سیاسی لە وڵاتدا ئەمە ڕێکارێکی تەبان ئەمە یەکێک لە ڕێکارەکە منارم هەر ئەوەیە ئەمە یەکێک لەو ڕێگایانەیە کە دێگیریە بۆ خزمەتکردن بە ئامانجەکان و بۆ بەرنامێکەت و پێشکەشی خەڵکت کرد کاتمان زۆر کەمەوە سوارت بە کشتتوکڵش دەمێ پرسیار لێکم حکومەوەی کە بە ڕێز سەرۆکی لیژنەی کشتتوکڵی ئێستا نیگەرانی هەیە لە جوتیاران لەوەی کە ئاژەڵ بە نایاسایی لە سنوورەکانەوە دێتە هەرێمی کوردستان هەتا بڵین سەوزە و میوە و ئەوانش کە قەدەغی کراون هەردێن هیچ شتێک دەکرێت لەمڕۆ یاخود خۆشتە هیچ بەرنمەیەک بۆ باشکردنی ئەم دۆخە وڵای ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ تەبان من بڵین تقریبان بینێکە ماوەیەکی زۆر نییە چەند مانگێکە بەنسە پەرشی لیژنەی کشتتوکاڵ دەکەم باش بەڕاستی هەوڵمان زۆر داوە تەبان خۆی کێشەکە ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان ینی گەندەڵیەکەی هەر لە یەک ڕۆ نییە ینی کاتێک باسی خاڵە سنوورەکان دەکرێت باسی بە قاساخێنانی شتومەک و بەرهەم کەلوپەل دەکرێت بەرهەمی کشتتوکاڵیش بە هەمان شێوە باش ینی فعلەن بڵێ ئاژاڵ بەلێ شاو بە قاساق بە سنوورەکاندا تێدەپەڕێنێ لە بریەوە پارێکی کەم وەردەگیرێ ینی 30,000 20,000 وەردەگیرێ هەر سەر حیوانەی لە کاتێک ئەو حیوانە من کە وەزیری کشتتوکاڵیش بووم تحقیقم کردەوە تەبان بخوای بەشی زۆری نەخۆشن ینی حیوانی دەردەدار و بەڕاستی لەڕ و لاوازی بێکەڵک تەبان لە بەرامبەردا بەڵام بە نرخێکی هەرزان جوتارێکی خۆمان یا ئاژەڵدارێکی خۆمان زەرەر دەکات زیانی پێ دەکەوێت باش تەمەنەوە نەکە لەمڕۆ بەڕاستی لە هەموو ڕۆکانیکەوە بین بە قاساخێنانی بەرهەمی کشتتوکاڵیش بە لێشاو یا مەسەلەن بە پارە بەزەقی هەیە لە خاڵە سنوورەکان زۆر بە کوردێکە شتێکتان کردووە بۆ جوتیانە بەنیازن بە کورتی بێسوکە کاتم وڵای ئێمە وڵاش زۆر کراوە بەڵام ئەگەر مەزانم ئێمە تەمەنەوەکو لیژنەی کشتتوکاڵ 2000 وەزیرمان بانجی پەرلەمان کردووە جارێکیان بۆ هۆڵی پەرلەمان جارێکم لیژنەی کشتتوکاڵ بۆ تاوتێکردن و گفتوگۆکردن ینی وە ئەو پێشنیار و ڕخنانی کە هەمانە ئاراستەمان کردوون تەبان و سەردانی ئێمە تا ئەساسی کارگەمان کردو هەر لەو ماوەیدا کە پەیوەندی بە کشتتوکاڵەوە هەبووە و بە دوواداچوونمان کرد بۆ ساحیلی هەولێر و ئێمە بە دوواداچوونمان بۆ ئیشوکارەکانی بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی کردووە و چەند جار ئێمە سەردانی کێڵگەی کشتتوکاڵی جوتیار و ئاژەڵدار وانەمان کردووە و چەند جار پێشوازیمان لە ئەوانە کردووە کە جوتیار بوون یا بەرهەمێنی کشتتوکاڵی بوون باشە نی خولەک ئەم کابینە هیچی کردووە زۆر بە کوچکە کاتەوە بەنی خولێک ناکرێت بە کورتی ئەوان ڕەنگە بڕشتیان هەر کرد بێ و ئێمە ڕێک ڕخنەیەکی زۆرمان هەبی وەڵامەکە بە سازیان کرد و ڕاستەقینە وڵای من نازم چاکسازی لەچی کراوە ینی بەزەوەی دەزانم کە ئەم حکوومەتە بەڕاستی زیاتر ینی هەژمونی بەسەر دەسەڵاتەکانی کەدا پەیدا کردووە وەکو باسم کرد ینی زۆری لە تاکڕەوی هەیە لە دەسەڵات بەڕێوەبردندا و لە هەمان کاتدا بەڕاستی ئەوەی کە کردی بەم دوایە کە زۆر کارێکی نایاسایی بوو تەبان لێبڕنی سەدا 20 لە موچەی موسەخۆرانی هەرێمی کوردستان 2000 و نەبوونی شەفافیت لە داراییدا کە بەڕاستی ئێستا ئێمە نازانین ینی هەرێمی کوردستان داهاتەکەی چەندە لەکوێ چەندە بۆ چۆنی خەرج دەکا سپاس دەکەم کاتمان عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەرم بەرنامەی لەگەڵ مابووی سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتانەوە